الحمد لله وحده والصلاة والسلام على من لا نبي بعده أما بعد أوهش واجباتنا في إنسان مسلمان أقداري بيت ولي فير بيت ولسري بخينا وبرسياري بكا وأتواني بعملي جبجي بكي بو أوي فيري بيت أم شرطانا أم واجباتنا أم أركاننا إسا لمتاريا باسي مبطلات الصلاة أو شتاني كنويش في هەڵەوەشێتەوە نوێژەکەت قبول نابێ ئەگەر بیکەیت. یەکەمیان علەمایان ئەفەرموون الکەلام العەمد یعنی قسەکردن بە عەمدە کەسێک قسە بکات لە نوێژە کە بەڕاستی زۆر کەس هەیە نوێژەکە جاری وا هەیە تەلەفۆنی بۆ دێ جوابی تەلەفۆنەکە دەدات برادەرێکی لە حەرەم بوو لحرام لكاتي حاجة تلفوني بواتوا تلفونك إذا أنا وجدت لليوم عم جاي سلام تلفونك يسوي شيء بويا بيريستا أجامع ليبي يأخذ تلفوني ده مسيجك بودي تو تلفونك هذا اللي سيرك كي خيري تو يخير تو شيء يخور زين كيو تلفونك خيرته كخيرته كلام هو نيجي بطل زيد كوري أرقام رضا رحمة الله بأفرميه كنا نتكلم في الصلاة يكلم الرجل صاحبه وهو إلى جنبه في الصلاة حتى نزلت وقوموا لله قانتين فأمرنا بالسكوت ونهينا عن الكلام أفرميه لبداية إسلامتي دائما كان يش معنا كذ زور جال أو يتنش معنا خص معنا كذ يعني إشارات معنا كذ ويكثر بلان كاتي أو آياتها تخوار وقوموا لله قانتين أو وقتا أمر ما بيكرا ببيتنبون لنجا والرقم عن لي جراك وابهجو يقصنك لنجا بويا حسكس يقسيكر أو نجاكي قبولية وكابراك بجمي صحابيك بجمي اجي تقول يرحمك الله قسە يعني وەبووە قسە بۆیە کاتێکە تەواو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموو إن هذه الصلاة لا يصلح فيها شيء من الكلام إنما هو تسبيح وتكبير وقراءة القرآن فەرمووی ئەم نوێژەی ئەیکەین ئێمە لە بەردەمی خوای گەورەیە وەسان گفتوگۆ لەسەر لەگەڵ خوای گەورەیە ئەکەین بۆیە پێویست بە هیچ جۆرە قسەکردنێک ناکە پێویستە هیچ کەسێک قسە ناکە بەڵکو ئەم نوێژەی کە ئێماکەین هەمووی تەسبیحاتە هەمووی تەکبیراتە و هەروەها قورئان خوێندنە. دووەمین شتێک کە نوێژەکانمان خۆیەکە زۆر نەپێشەوە بە ئەورانە پێبێت ڕەحمەتی خواتان لەبێ وەر نەپێش دوامين حالات بيكانين للنوش الضحك بصوت يسمعه المصلي أو غيره مثلا تو للنوش كاشتيك الجوبي قسيك وزيك شتيك بير كيف تو بيبكني يعني كي حركة بك على بردم تو تشاو لي بيبكني تاج حالة نوش كل باطنا بتتأو وقتين كتب بالملامح بيبكني كذا دخلنا به مثلا بليو بدموچاو بيبكني بس تنها بس دخلن وجهك طبعا بلام اگر صوتي تيكو بويا قهقها خود جوي لدني صوتي بيكني نك خو بويا يجي لبارتا جوي ليبو نوجكت بتارو ابي يكسري وازي لبي ونج بطالبون ايمان دارن اوي انسان كان نوجكت بطالب ولا حس حالتك ابو ايما زوربه من اشين ببيع وجاري وان نوجكت من بطالب توا عليه السلام عليكم السلام عليكم كيف هناك هيز بسلام نكات شكو نيجا طاو نكن دو سلام بديته وحاجه شيء يخد واز من نيجا بينو اعاده بكره شكو ابن منذر رحمه رحمتي خوالي بأفرمي واجمعوا على الضحك بيفسد الصلاه أفرمي اجماعي علماء لسر اويا كوا هسكس بيكانيني كل بصوت كسي جويلي بو ياخذ او يلي بيكانيني نيجا كيف فاسد به وبطال به وبيرسا خواز لنجاكي بيت سيميان خواردن
خواردن لە خواردن و خواردنەوە لە نوێژ بەتاڵەکاتەوە. مەسەن لەوانەیە خەڵکانێک ێزگار وانە بچن نان بخۆن و نوێژ بکەن، بەڵام ئەم حادسانە زۆر جار ڕوەتە. جاری وایە شتێکی توانێتی ئیخوا، یاخود زۆر جار هیوا هەیە نانەخوا بەتایبەتی لە ڕەمەزانە کە ڕۆژوە شکێنی ئەو جۆرەشتانە کەیتە ناو نوێژەکەەوە، جاری وایە هیوایە پاس پێشتر نانەکەی تاوا خۆت نەداوەیە ئەڵڵاه ئەکبەرەکەم دوای قوتێتە. یاخود زۆر جار ئەو خواردنی لە بینی دانەکانی ئامێنێتەوە مەشغوڵە پێوەی بووە زمانی والیەکە و جار وای دەستی وە ئەکا خواردنەکانی ژێر لێوی دەرێنێتەوە و قوتێداتەوە. یعنی ئەمانە جایز نییە لە نوێژە، بۆ ئێسان کەوا خواردنێکی خوارد و کاتی نوێژ بوو تۆزی ئاو بخواتەوە بەدوایە بۆ ئەوەی ئەو خواردنانی لە ناو دەنگێتی قوتی بدە بۆ ئەوەی مەشغوڵ نەبێ بە ناودەنگی و بەڵکو ئاگایی لە نوێژ. چوارەم حاڵەتیان ئەوەیە، سێمیان ئەکل بوو، چوارەمیان ئەشرب خواردن، چونکە هەست کەسێ خواردن و خواردنەوەی خوارد، یعنی سێم و چوارەم ئەوە خوای گەورە نوێژەکەی لێ قبوڵ ناکە و نوێژەکەی باڵتەرە بێ و پێویستە ئیعادەی کاتەوە. پێنجەمیان ئینکیشاف العەورە، عەمدەن هەر کەسێ عەورەتی دەرکەوت. جاری پێشوو لە شەرتەکانە باسمان کرد، چونکە عەورەت داپۆشین شەرتێکە لە شەرتەکانی نوێژ. هەر کەسێ عەورەتی دەرکەوت، عەورەتی پیاویش لە بینی سنگێوە بۆ ئەژنۆی، بەتایبەتی لە هاوینە باسمان کرد گەنجەکان سێ چارەک لە پێک، یا پانتۆڵی فەقیر و هەژار و ئەو شتەکان لە پێکەوەی کە دڕا و نازان قڕ بەسەرەوەی کە هەر هیچ پارەی نییە پێخوا، ئەو خۆی وەکو خاتە ڕیزی ئەوانەوە چەندەها سەد دۆلاری پێدا ئەو پانتۆڵ دڕاوانە کاتە پێ وەڕانی دیارە. یاخود تیشێتێک کاتە بەری ئەچێ بۆ ڕکوع و سجود پشتەوەی دیارە و ئەوانە شوێنی عەورەتن. یاخود یەکێ نوێژ بکات سەرشانی ڕوود بێت، یا فاینێ عەلاقە بێ بەس خەتێک، ئەمانە هەمووی عەورەت داپۆشین نییە لە نوێژا و نوێژەکەت بەتاڵە بێتەوە. پێویستە ئینسانی موسڵمان ئەو شەرتانی کە باسمان کرد لە وتاری پێشووترە هەمووی جێبەجێ بکات. شەشەمیان ڕوو لە قیبلەوە گێڕان، مثلا ڕوو لە قیبلەوە گێڕان بە حاڵەتێکی کەم بەسە مەدەم و چاوێک ئەو هایەک یا چاوگێڕانێک یعنی نوێژەکەت باتڵ نابێتەوە. بەڵام ئەگەر قیبلە خۆت بۆ گێڕا ڕوود کردە غەیری قیبلە، ئەوە ئەو وەختە نوێژەکەت باتڵە بێتەوە. پێویستە ئینسانی موسڵمان ئاگای لێبێت دائیمەن لە کاتی نوێژەکەی لە ئەوەڵی بۆ ئاخری ڕووی لە قیبلە بێت. حەوتەمیان العەبەث الکەثیر المتوالي لغير ضرورة، ئەو کەسانی کە زۆر حەرەکەکە جوڵە جوڵ زۆرەکەن لە نوێژ، یعنی لە ئەوەڵی نوێژ و بۆ ئاخری نوێژ ئەو مەشغوڵە بە خۆیەوە، بە سەعاتەکەیەوە، بە تەلەفۆنیەوە، بە کونەلووتیەوە، بە خۆخوراندنەوە، یعنی نازانی هەر سەیرەکەی ئەڵێکە ئەگەر یەکێ لە دوورە سەیریکە ئەڵێ ئەم برادەرە بەس بە پێوە ساو نوێژ ناکات. بەڵام کاتێ ئینسان شوێنێکی خوڕێ یا حەرەکەیەکی پێویست هەی ناکەی خوڕێن و زۆر بەعادی یاخۆ حەرەکەیەکی پێویستە ئەیکەی و زۆر دووبارە، بەڵام بە ناپێویست هەست کەسێ ئەو زۆر حەرەکاتە بکات، ئەوە شەرتێ لە شەرتەکانی نوێژکردنی جێبەجێ نەکردووە و نوێژەکەی باتڵە. هەشتەمیان انتقاض الطهارة. انتقاض الطهارة چییە؟ ئەوەیە کەوا ئینسان دەستنوێژەکەی بشتی یا دەستنوێژی نەبێ. کەسێکە لە دەستنوێژە هەمومان معەڕەزین بۆ ئەو حاڵەتە لە دەستنوێژە شکا لە نوێژی شابێ، یعنی شەرم مەکە، بڕۆ دەستنوێژ تازەکەرەوە و نوێژەکە دواز دێبێنە. یا زۆر جاری وا هەیە کەسانی ئەچن ناو نوێژەوە لە پڕ بیریانەکەوێت وەڵام دەستنوێژم نییە. ئەگەر لە ناو نوێژەکەی شابی لە هەر حاڵەتێکا بووی ئەوە پێویستە بە زووترین کات نوێژەکە دوای لەبێنی، چونکە تەهارەت شەرتێکە لە شەرتە گرنگەکانی
نوێژ و مفتاحەکەیەتی ئەگەر تەهارەت نەما ئەگەر دەست نوێژت نەما نوێژەکە چەند جاریگەی هیچ قبول نییە چونکە ابن عمر ڕضای خوای لێبێ فرمودەیەکمان بۆ جێڕی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموون لا تقبل الصلاة بغير طهور بە هیچ جۆرێ نوێژ قبول نییە بەبێ دەست نوێژ و پاک و خاوێن چونکە ئەوە ڕکنێکە لە ڕکنەکانی چی نوێژ و شەرتێکە لە شەرتەکان شەرتێکە پێویستە ئینسان دەست نوێژی بێ ئیمجارێ بۆیە لە دوو تاری پێشوە باسی شروطمان کرد و باسی ئەرکانمان کرد هەر شەرتێک جێبەجێ نەبوو یاکوت هەر ڕکنێک جێبەجێ نەبوو لە ناو نوێژەکەتە نوێژەکەت باتڵ ئەبێتەوە و ئینسانی موسڵمان پێویستە شەرتەکان بزانێ شارەزای بێت تامانە شەرتەکانی نوێژ و ڕکنەکانی نوێژ کامانە بیزانێ و جێبەجێ بکە و تەطبیقی بکە و یەکێ لەوانە ئەگەر لە نوێژەکەیان نەبوو بیرقەرەوەی بکاتەوە بەوەی جارێک تر دووبارەی کاتەوە بۆ ئەوەی نوێژەکەت باتڵ نەبێ و نوێژەکەت لێ قبوڵ هەڵبەتە ئەم شروطانە و ئەم ئەرکانانە اختلافی مەذاهب هەیە لەسەریان یەکێ زیادە یەکێ کەمە یەکی تورە یاخود قەولی عولەمایان ڕەحمەتی خۆیان لێبێت بەڵام ئەمە ئیجماعی موسڵمانانی لەسەر ئەوەی کەوا هێناوە و بۆم باس کردوون بۆ هیوایی ئینشاءڵڵا سوودمەند بێ بۆ هەموو لایەکمان و نوێژەکانمان قبوڵ ببێ خی گەورە ئیسای حاڵمان بکەیت عیبادەتەکانمان لێ قبوڵ بکەیت و تێمان گەیەنی لە دینەکەت بۆ بەڕەحمەتمان پێکەیت لبلاء مصيبة الدنيا والقيامات بدون معاصي اللهم الهمنا رشدنا